میێرەبان قوتابیان و خوێندکارانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێزی سیمیناری زانکۆلاین کە ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆی ساز کردوون. من لێرەوە سپاس و ڕێز و دەستخۆشیم بۆ ستافی ناوەندی زانکۆ پەیمانگاکان و هاوکارانی بەڕێزیان هیوای سەرکەوتنیش بۆ ئێوەی عەزیز دەرچوانی پۆلی 12 ئامادەیی و ئەوانەی کە ئەتانەوێ ئەمڕۆ زانیاریەکی تر بخەنە سەر زانیاریەکانی ئەوەی کە لەم 12 ساڵەی خوێندن تا بەدەستانێناوە. بەڕێزان، ئێمە دەسەکەین بە سیمیناری یەکەم، ئەوی شڕونکردنەوەی شێوازەکانی وەرگرتنە لە زانکۆ پەیمانگاکان کە قوتابی 12 ئامادەیی کە پاشەوەی دەرەچێ فۆرمێک پێویستە پڕ کاتەوە بۆ ئەوەی وەربگیرێ لە زانکۆ پەیمانگا. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا پرۆژەی ڕێگای زانکۆمانی ئەعلان کردووە بۆ ماوەی 4 ساڵە ساڵانە بە هەزارها قوتابی و خوێندکار لێی سوودمەند دەبن. سوپاس بۆ خوای گەورە ئەوانەی کە لەم پرۆژەیە سوودمەند دەبن تاوەکو ئێستەیش دێنەوە بۆ ناوەندی زانکۆ پەیمانگاکان و دێنەوە بۆ ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیان کە دەستخۆشی ئەنێرن. بۆیە پەیمانمان داوا پرۆژەی ڕێگای زانکۆ بەردەوامەکەین تاوەکو قوتابیان و خوێندکاران سوودمەند بن لەم پرۆژەیەوە بتوانن بە کەمترین هەڵە باشترین فۆرم پڕ بکەنەوە بۆ ئەوەی کە ڕەنجی 12 ساڵیان بەبادا نەڕوە. پڕکردنەوەی شێوازەکانی وەرگرتن، شێوازەکانی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکاندا. ئێمە چەندتەوەیەکمان بۆ جەنابتان حازر کردووە. یەکەم پێشەکی ئەوەندە ئەڵێم گرنگی زانکۆ پەیمانگا زانکۆ و کارگەیەیە کە ناونیشانی پلەی زانستی ئەداتە تۆری قوتابی کاتێک لە 12 ئامادەیی دەردەچی، دوایی بە ناونیشانەوە لە زانکۆ دەرەچی ئەو کاتە پێتەوترێ پزیشک، ئەندازیار، یاساناس، مامۆستا، فەرمانبەر، ناونیشانی زانستیت پێدا. بۆیە ئەم دامەزراوەیە زۆر گرنگە، پێویستە ئێوەی قوتابی و خوێندکار زۆر بە گرنگیەوە لێ بڕوانن و زۆر بە گرنگیەوە خۆتانی بۆ ئامادە بکەن، چونکە بەرهەمی 12 ساڵتان لێرە ناونیشانێکی زانستیتان پێدا و دوایی پسپۆڕیەکتان پێ ئەبەخشێ. دوای گرنگی زانکۆ پەیمانگاکان بەڕێزان، هەر کارێک کە هەر مرۆڤێک ئەنجامی ئەدا سەرەتا لە چەند هەنگاوێکەوە دەست پێەکە. ئەو هەنگاوانە بێزەحا ئەو کۆمپیوتەرم بۆ ڕوو بکەنە ئێرە بە ئەو فینە بگۆڕێ. سەرەتا ئێمە دێین باسی چەند هەنگاوێکەکەین، ئەو هەنگاوانەی کە پێویستەکە تۆی قوتابی و خوێندکار سەرەتا هەنگاوەکان دەست پێ بکەی بۆ ئەوەی کە بتوانی باشترین فۆرم پڕکەینەوە. هەر هەنگاوەکان بە سەریعی بەبێ شەرحکردن بۆتان باسەکەم بۆ ئەوەی کە مەوزوعی گرنگ کە شێوازەکانی و پڕکردنەوەیە بۆ ئێوە باسەکەم. یەکەم هەنگاومان لە نمرەکەت ورد دەبیتەوە. ئێستا تۆی قوتابی و خوێندکار نمرەیەکت بەدەستێناوە، پێویستە لێی ورد ببیتەوە بزانی ئەم نمرەیەی تۆ چەندە و تۆ ئەتوانی بڕیار بدەی ئایا ئاچی بۆ زانکۆ یان ناچی بۆ زانکۆ. هەنگاوی دووەم حەز و نمرەکەت یەکەخەی کە گرنگە حەز ببێتە پێوەەر لە بەڵام بە هاوتا لەگەڵ نمرەکەتدا. هەنگاوی سێەممان پرۆسەی ڕاوێژ دەست پێەکەی. تۆی قوتابی و خوێندکار پێشەوەی کە بتەوێ حەز و نمرەت ڕێکخز لە نمرەت ورد بوویتەوە پێویستە ڕاوێژ بکەی بۆ ئەوەی حەزت لە کام کۆلێژ و پەیمانگایە لەلایەن کەسانی شارەزاوە بۆت بارز بکرێ. هەنگاوی چوارممان لە توانای خۆت دەڕوانی. هەر یەکێک لە ئێوە توانایەکتان هەیە، جۆری تواناکەتان خۆتان باش ئەزانن ئایا تواناکەتان توانایەکە توانی لە بەرکردن بکەی یان تەرکیزت زیاترە توانی بۆ بابەتە حسابیەکان بێ. بۆیە گرنگە لە توانای خۆت بڕوانی بۆی بزانی ئایا ئەو بەشەی کە تۆ هەڵت بژاردووە بەشێکە لە ئاست ئەوایە ئەتوانی پێ بگەی یان نە. هەنگاوێکی تر مانامانجی دوور دابنێ. گرنگە ئێوەی قوتابی بەڕێز و خۆشەویست هەر لە ئێسەوە ئامانجەکانتان ئەمەنە دوور بن تاوەکو بتوانن لە داهاتوودا تەنها بە بەکالۆریۆز یان بە دیبلۆم ڕانەوەسن بەڵکو بگەنە پلە بەرزەکانی خوێندن. ئامانجێکی ترمان
پەیامی ئامانجی ترمان دوای ئەوە بە دوای کەسی شارەزادا ئەگەڕێی هەر یەکێک لە ئێوە کە فۆرمێک پڕەکەنەوە پێویستە بە دوای کەسی شارەزادا بگەڕێن بۆ ئەوەی کە هەم لە ڕووی تەکنیک هەم لە ڕووی ئەوەی کە ئایا گرنگی بەشەکان چییە بۆ ئێوە دیاری بکات. دوای ئەوە زانیاری کۆ بکەرەوە بەڕێزان، زانیاری زۆر زۆر گرنگە کۆی بکەنەوە لەسەر ئەو بەش و کۆلێژەی کە تۆ حەزر و نمرەکەت یەک خستۆوە ڕاوێژیشت کردووە. بۆ ئەم زانیاریانە ئەم ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێنمامان بۆ ئێوە ئامادە کردووە. ڕێنما لێرە ئامادەیە، ئەتوانن دواییش لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانە دەستان بکەوێت بۆ ئەوەی بتوانن لە ڕێنما زۆرترین زانیاری لەبارەی کۆلێژ و بەشەکانەوە وەربگرن کە ئەوە دەقی بەرگەکەیەتی هەروەها بەو شێوەی ناوەرۆکەکەی ڕێک خراوە. هەنگاوێکی ترمان خۆت ئاشنای زانکۆ و پەیمانگاکەی بەڕێزان. زانکۆ و پەیمانگا بەشێکە شوێنێکە کە جیاواز لە ئامادەی هەم لە ڕووی وتنەوەی وانەکان و هەم فورسەکان و هەروەها شێوازی قاع و هۆڵەکان کە ڕێک خراوە ووانە و عملیەکانیشی کە ئەمە گرنگە جەنابتان خۆتان ئاشنای زانکۆ و پەیمانگا بکەن. خاڵێکی تر بڕیاری کۆتایی ئەدەیت جەنابەت دوای چەند هەنگاو دوای 8 هەنگاو لە نوێیە ما بڕیاری کۆتایی ئەدەیت کە بڕیاری کۆتاییتدا بۆ چ بەش و کۆلێژێک بڕۆیت. دەیەم هەنگاوی چییە؟ پرۆسەی ناودان دەست پێەکەی، واتە لێرە ناودان یەکسەر دەست پێەکەی، نەک یەکسەر ئەمڕۆ کۆدەکەت وەرگر یەکسەر بەیانی بڕۆیت و دەستکەی بەوەی کە فۆرمەکەت پڕکەیتەوە پەلەپەل بکەیت تاوەکو دوای بە هەڵە بۆت نێتەوە و دوای هیچ پەشیمانیەکیش نێتە ڕێگە، چونکە پەشیمانی دوای پڕکردنەوەی فۆرم واتە لە دەستدانی کۆمەڵێک نمرە کە بە شەونەخوونی بەدەستێناوە. لێرە ئێمە هەنگاوانە باسمان کرد بە سەریعی، دوایی ئیشاڵات برای بەڕێزم کاکتۆر بەختیار مامۆستای زانکۆ ئەو ئەزمونەکە باش بۆ ئێوە ئەگوازێتەوە و لەم هەنگاوانە و زیاتریشتان بە باسەکە. ئەوەی کە گرنگە من بۆ جەنابتان باسی بکەم بەڕێزان بریتیە لەوەی کە شێوازەکانی وەرگرتن لە زانکۆ و پەیمانگا. ئێمە لە ئێستادا وەکو پار و وەکو شێوازی وەرگرتن شێوازەکان هەر وەکو پارە هیچ جیاوازیەکی تێدا نییە، ڕەنگە یەک دوو ئاڵوگۆڕی زۆر بەسیط کرابێت تەنیا لە ناو، بەڵام لە ناوەڕۆک و تەکنیک و شێوازی پڕکردنەوەوە هەروەها ئەلیکترۆنیەکەی هیچ گۆڕانکاریەکی تێدا نییە. یەکەم شێوازی وەرگرتن بەڕێزان بریتیە لە شێوازی وەرگرتن لە کۆلێژی پزیشکی هەروەها ئەندازیاری، کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی، کیمیا، کۆمپیوتەر و هەروەها کۆلێژی زمان بەشی زمانی ئینگلیزی. ئەم دوو کۆلێژە و زایدەن ئەو 4 بە 6 لە دوو کۆلێژی تر، ئەمە یەکێکە لە شێوازەکان کە پار پێی ئەوترا زانکۆلاین. ساڵی پار ئەم چەند کۆلێژە پێوترا زانکۆلاین. ئەم بەشی زانکۆلاینە چەند تایبەتمەندیەکی خۆی هەیە کە دوایی بۆتان باسەکەم. بەشێکی تر لە شێوازەکانی وەرگرتن بەڕێزان بریتیە لە شێوازەکانی وەرگرتن لە کۆلێژەکانی دیکە جگە لەو کۆلێژانی باسم کرد. ئەم شێوازەش پێوترە سیستەمی وەرگرتنی کریدیت، واتە کریدیت یا پارچە پارچەکردنی نمرەکانە و نمرەکان بە شێوازێک پۆلی دوانزەی زانستی یان وێژەیی یان پیشەیی لەسەر نمرەکە و هەروەها هەندێکیش لە نمرەکانە خرێتە سەروانی پەیوەندیدار کراوە شێوازی تایبەتی خۆی هەیە. ئەم دوو شێوازەی یەکەم و دووەم سەرەکین. لەم دوو شێوازەی یەکەم و دووەم دوو شێوازی تری لاوەکیشمان بۆ دێتە پێشەوە بریتیە لە شێوازی وەرگرتنی ڕاستەوخۆ کە ئەمەش شێوازێکە قوتابی و خوێندکار ڕاستەوخۆ ڕوا فۆرم لەو کۆلێژ و بەشەی کە لێرە کۆلێژەکانی بەشەکانی کۆلێژی شەریعەیە و هەروەها کۆلێژی هونەر و کۆلێژی وەرزش. ئەمانە پێیانوترێ وەرگرتنی ڕاستەوخۆ کە قوتابی و خوێندکار لێرەوە ڕاستەوخۆ ئەچێ بۆ ئەو کۆلێژەی یان ئەو بەشەی لە تۆمارگەی گشتی ئەو زانکۆیە یان ئەو بەشەیان ئەو کۆلێژە چی وەرەگرێ فۆرمێک وەرەگرێ پاشان ڕاستەوخۆ فۆرمەکە نقلەکاتەوە. ئەمە هیچ پەیوەندیەکی بە ئۆنلاینەوە نییە، هیچ کۆدێک و ئەمانەی نییە، بەڵام ئەو کەسەی ئەم فۆرمە وەرەگرێ پێویستە دواییش لە زانکۆلاین یان لە کریدیت بینووسێ ئەو بەشە بنووسێ لە ناو فۆرمەکە، چونکە ئەگەر نەینووسێت دوایی ناوی ناچێتە ناو سیستەمی وەرگرتنەوە، بەڵام تەنیا ئەو بەشە لە سەرەتادا ئەنووسێت دواییش چەند بەشێکی تر پڕەکاتەوە. کۆتا بەشێکی ترمان هەیە وەرگرتنی ئێوارانە بەڕێزان. وەرگرتنی ئێواران بە هەمان شێواز لە وەرگرتنی کریدیتە، چونکە بەشەکانی زانکۆلاین تاوەکو ئێستا ئەوانە وەرگرتنی ئێوارانیان نییە. کۆتا شێوازیشمان بریتیە لە وەرگرتنی پارالێل.
وەرگرتنی پارالێل چییە کە زۆر پرسیاری لێکرێ بەشێکە جۆرێکە لە وەرگرتن ئەم جۆرە بۆ ئەو قوتابی و خوێندکارانەیە کە نمرەیەکی بەرزیان هێناوە بەڵام بە 3 نمرەیان بە 2 نمرەیان بە چەند نمرەیەکی کۆنمرە بۆ کۆلێژە پزیشکیەکان 25 نمرەیە بۆ ئەندازیاری 30 نمرەیە بۆ کۆلێژەکانی تریش 40 نمرەیە ئەم نمرەیان ئەم نمرانە قوتابیەک بە کەمتر لەم کۆنمرەیە بۆ نمونە ئەگەر کۆلێژی پزیشکی لە 650 وەسابێت ئەم کەسە ئەتوانێت لە 625 هەبێ بەڵام بە پارەیەک کە پارەکە وەزارەت و حکوومەت هەر ساڵێک ڕێنمایی بۆ داریەکەن و بەرامبەرە و کەم چەند نمرە کەمەدا هەندێک پارە ئەدا بۆ هەر ساڵێکی خوێندن ئەم شێوازە پێوترێ پارالێل کە لە هەموو کۆلێژ و بەش و پەیمانگاکانە پیادە ئەکرێ بەشە زانکۆلاینەکان وەک خۆیان بەشەکانی کریدیتیش وەک خۆیان ئێمە چەند تێبینیەکمان هەیە بەڕێزان ئەم تێبینیانە زۆر گرنگە تۆی قوتابی و خوێندکار کاتێک کە فۆرمێکی زانکۆلاین یان کریدیت یان پارالێل یان ئێواران پڕەکەیتەوە بەشێک لەم بەشانە هەڵەبژێری پێویستە کۆمەڵێک تێبینیتەوێ بۆ بەشی یەکەم و شێوازی یەکەم بەڕێزان لە جۆری یەکەمدا کە وتمان بۆ بەشەکانی کۆلێژی پزیشکی ئەندازیاری 3 بەشی کۆلێژی زانست لەگەڵ بەشی زمانی ئینگلیزی لێرە نمرەی قوتابی و خوێندکار لەسەر 100 حسابە واتە ئەو نمرەی تۆ بەدەستە دێناوە لە 12 ئامادەیی هەمان نمرەت بۆ حسابەکرێ بەو نمرەیە ئەڕۆیتە کوێ ئەچیتەوە کۆلێژ و بەشەی کە تۆ هەڵی ئەبژێری واتە هیچ نمرەیەکی تر هیچ وانەیەکی پەیوەندیداری تر نییە بەڵام مەرجە تایبەتەکانی وەرگرتن بۆ ئەم بەشانە بریتە لە مەرجەکان کە لە ڕێبەری وەرگرتنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیدا ئاماژەی پێکراوە کە ئەو مەرجە تایبەتانەش بریتە لە مەرجی هەر قوتابیەک کە لە 85 بەرەو سەری نەبێ ناتوانێت داوای وەرگرتن لە کۆلێژی پزیشکی بکا بۆ نمونە هەر قوتابیەک لە سێوانەی کیمیا فیزیا زیندەوەرزانی 240 نەبێ ناتوانێت داوای کۆلێژی پزیشکی بکە و هەر کەسێک لە فیزیا و بیرکاری 160 نەبێ ناتوانێت داوای وەرگرتن لە کۆلێژی ئەندازیاری بکە ئەو مەرجە تایبەتیانی کە هەیە بۆ کۆلێژە پزیشکیەکان یان بۆ ئەندازیاریەکان یان بۆ کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی و هەروەها کیمیا و هەروەها کۆمپیوتەر بۆ بەشەکانی تریش لەم بەشەیەدا ئێمە قوتابی لە جۆری یەکەماواتە بۆ ئەم بەشە قوتابی ئارەزوومەندانە ئەتوانێ وانەی عەرەبی و کوردی ئەژمار نەکات واتە ئەگەر تۆی قوتابی وانەی عەرەبی و کوردیدا نمرەکەت کەمێک دێنێتە خوارەوە توانی عەرەبی و کوردی حساب نەکەی بەڵام بۆ ئەم کۆلێژی و بەشانە نەک بۆ هەمووی بۆ ئەم کۆلێژی و بەشانە ئەتوانی حساب نەکرێت بۆ نمونە ئەگەر تۆ تەنیا عەرەبی بۆ دوانەکەت کەمە کوردی وانە نمرەکەت بەرزەکاتەوە کوردیت بۆ ئەژمارەکرێ ئەگەر عەرەبی دایابەزێنێ عەرەبی ناکرێ ئەگەر هەردووچان دایابەزێنێ ناکرێ ئەگەر هەردووچان نمرەکەت زیادەکەن هەردووچانت بۆ ئەژمارەکرێ واتە ئەم ئۆفەرێکە بۆ سوودگەیاندن بە تۆی قوتابی و خوێندکار ئەتوانی لە بەرژەوەندی خۆت ئەم ئۆفەرە بەکاربێنی خاڵێکی تر بۆ زانکۆلاین لە جۆری یەکەمدا قوتابی دەبێت زۆر بە وردی زانیاریەکان پڕکاتەوە زانیاریەکان بەڕێزان ئێمە کۆمەڵێک زانیاریمان هەیە دوو جۆر فۆرممان هەیە دێتە بەردەستی تۆی بەڕێز پڕیەکەیتەوە یەکێکیان ئەو فۆرمەیە کە تۆ کۆلێژ و بەشەکان هەڵەبژێری دایەنیت و یەکێکی تر لە فۆرمەکان بریتە لە فۆرمی زانیاری ئەم زانیاریانە کەسین بەڕێزان زۆر گرنگە هەم لە فۆرمی زانکۆلاین بۆ وەرگرتن هەم لە فۆرمی کەسی زانیاری کەسیەکانی جەنابەت بتوانی بە دڵنیایی و بە دەقیقی زانیاریەکان پڕکەیتەوە چونکە هەر یەکێک لە هەڵات زانیاریەکانت ڕەنگە لە دواییە زەرەرت لێ بداوە نەتوانی بۆکسێک لە بۆکسەکانت بۆ بکاتەوە یان هەڵەیەک بێت بەسەرەوەی کە تۆ پڕیەکەیتەوە چەند تێبینیەکی تر پێویستە قوتابی زۆر بەوردی بەڕێزان لە هەموو قوتابیە کاتێک کە داخلی سیستەمی زانکۆلاینە بێت یان زان کریدیتەوێ یان ڕێگەی www ڕێگەی زانکۆ.com ئەکاتەوە ئەچێتە بۆکسی داخوازینامە لەوێ هەموو قوتابیەک دوای ئەوەی ناو داخڵەکەی کۆدوانەی خۆت داخڵەکەی مەوالیت داخڵەکەیت دوای زانیاریەکت بۆ دێت لاپەڕەیەکت بۆ دێ ئەم لاپەڕەیە بریتە لە نمرەکانی تۆی بەڕێز هەر یەکێک لە ئێوە پێویستە زۆر بەوردی سەیری نمرەکانتان بکەن لێرە نمرە ڕەنگە کۆنمرەکەی تۆ یەکسان بێ بەوەی کە لەوێ نووسراوە بەڵام لەوانەیە جیاوازی نمرە جێگۆڕچەی نمرە کرابێ لە نێوان دووانەدا بۆ نمونە ئەگەر تۆ بە زیندەوەرزانی کیمیا بە فیزیا بەم سێوانەیە
240 نەبێ یەکێکیان گۆڕابێت لە 240 بێتەوە لە کۆلێژی پزیشکی بێ بەشەکرێ ئەو کاتە خۆت سەیرت نەکردووە خۆت ئەو پەڕەیە تێپەڕاندووە کە دڵنیا دەکاتەوە ئاڵێ زانیاریەکان تەواوە تۆ ئەڵەی دواتر کەواتە زانیاری تەواو کردووە دوایی لێرە تۆ تووشی کێشابی ڕەنگە بە چەندین اعتراضات و ئەمانە لە ئەخیرەوە ئەگەر جوابت بدرێتەوە یان نەدرێتەوە بۆیە زۆر گرنگە بە وردی سەیری نمرەکانی خۆتان بکەن و هەروەها سەیری نمرەکانی پۆلی 10-11 و هەروەها وانەی کوردی و عەرەبی بزانن لا براوە لا نەبراوە بە چ شێوازێک چونکە گرنگە لێرە تۆی بەڕێز ئەگەر بۆ ئەم فۆرمە یەک ڕۆژی کامل 24 سەعاتت سەرف کردبێ هیچ بێتاقەت مەبە چونکە تۆ ئەم فۆرمە ڕەنجی 12 ساڵت ئەباتە زانکۆ و پەیمانگاکان خاڵێکی تر پێویستە قوتابی لە کۆتاییدا بەڕێزان تۆ فۆرمەی کە پێشکەشیەکەی لە هەر شوێنێ پێشکەشیەکەی لە ماڵەوە لە سنتەرێک لای مامۆسایەکی بەڕێز لای دڵسۆزێک خزمێک کەس و کارێک هەر کەسێک بۆ تۆ فۆرم پڕەکاتەوە گرنگە تۆی بەڕێز ئەو فۆرمەی کە پڕت کردەوە کە ناردت بۆ ناوەندی وەرگرتنی قوتابیان نوسخەیەکی لێ کۆپی بکە بالای خۆت بمێنێتەوە ئەم نوسخەیە چەند ئیستفادەی یعنی چەند سوودێکی هەیە یەکێک لەو سوودانە ئەوەیە کە تۆ هەمیشە لە بەردەستایە ئەو فۆرمە چۆن پڕت کردەوە و هەروەها ئەمە بێتە بەڵگەنامە لە لای تۆ هەڵیەگری بۆکوێ بۆی کە ڕەنگە بەیانی ناوی تۆ نەگەڕێتەوە یان ناوت بگەڕێتەوە بەهەڵا بۆ نمونە ڕەنگە تۆ بەشی یەکەم شمولی تۆ بکا کە نووسیوتە بەڵام ناوت لە بەشی پێنجەم هات بێتەوە دوایی کە تۆ داوای اعتراضەکەی ئەوڵێ بەڵگەت کووە کامەیە بەڵگەی تۆ ئەڵێ بەڵگەی من ئەمەیە ئەو فۆرمەیە کە بۆ ئێوەم ناردووە ئەوە فۆرمەکەیە لە بەردەستە ئەو کاتە بە ئاسانی و اعتراضەی تۆ کە گرتوتە اعتراضەکەت بۆ دێتەوە و ئەو شوێنەی کە تۆ شمولی دەرەجەی تۆەکە لەوێ وەرەگیرەی لە شێوازی وەرگرتنی کریدیت بەڕێزان کریدیت شێوازێکی نوێیە ساڵی پار یەکەم ساڵ بوو کە جێبەجێکرام ساڵی ژەبێتە دووەم ساڵ کریدیت زۆربەی هەرە زۆری کۆلێژ و بەشەکانی زانکۆ پەیمانگاکان بە شێوازی کریدیت وەرەگیرێ ئەم شێوازە نمرەی قوتا جیاوازەکەی لەوایە کە تەنیا نمرەی پۆلی 12 بۆ تۆی بەڕێز حساب ناکرێت تەنیا 12 یعنی ئەوەی کە لە سەدێ ناوتە هەرچەند ئەویژی وانەی پەیوەندیدارە بەڵام وانە پەیوەندیدارەکان ڕەنگە تۆ لە وانە پەیوەندیدارەکانی ئەو بەشەی کە حەزت لێیە نمرەکەت دابەزێنێ یان بە پێچەوانەوە بەرزێک کاتەوە کە دوایی بۆتان باسکەین لە کریدیت بەڕێزان نمرەی بەدەزاتووی جەنابەت تۆ هەرچەنت بەدەستێناوە ئەو نمرەی کە بەدەست تێناوە زەربی 0.7 لێکدانی 0.7 کە لێکدانی 0.7 کردەوە کەواتە نمرەی تۆ دێت لەسەر 7 حسابەکرێت ئەو نمرەی لە 12 ناوتە لەسەر 7 حسابەکرێت ئەم هەفتایە بۆ تۆ بۆ نمونە ئەگەر 80 تێنابێت لەسەر سەدەکەی پۆلی 12 ئامادەی کە 560 کار بە کۆنمرە ئەم هەشتایە زەربی 0.7 کە کاتە 56 لە چەند لە 7 کەواتە 56 لە 7 دوایی 30 نمرەی تری بەو وانە پەیوەندیدارانەی کە تۆ تەوێ هەڵی بژێری بۆ نمونە تۆ ئەتەوێت بەشێکەڵ بژێری بەشی فیزیا لە کۆلێژی زانست هەڵبژێری بۆ کۆلێژی زانست بەشی فیزیا سێ وانە ئابێتە پەیوەندیدار وانەی یەکەم فیزیا وانەی دووەم بیرکاری وانەی سێم ئینگلیزی ئەم وانانە ئابێتە پەیوەندیدار ئەگەر تۆ بیرکاری و فیزیا و ئینگلیزیت بەرز نەبێت ئەو کاتە نمرەکەت دا ئەبەزێنێ کە دای بەزان تۆ چانست بۆ وەرگرتن لە بەشی فیزیا نامێنێ و هەمان شێوە بۆ بەشەکانی تریش بۆ نمونە بەڕێزێکی تر کۆلێژی پەروەردە بەشی زمانی ئینگلیزی هەڵەبژێرێ پێویستە ئەم کەسە لە بەشی زمانی ئینگلیزی کۆلێژی پەروەردە سێوانە ئەبێتە پەیوەندیدار بۆ ئەم ئینگلیزی عەرەبی کوردی ئینگلیزی و عەرەبی و کوردی بۆ نمونە ئەمانە هەر یەکەیانە بێتە پەیوەندیدار کە بوویە پەیوەندیدار پێویستە ئەم وانە پەیوەندیدارانەی کە نمرەکانیان دیارە نمرەکەی تۆ بەرز کاتەوە کە بەرزی کردەوە تۆ بە ئاسانیە توانی وەربگیرێ لێرە ئێمە بەڕێزان بزانین لە شێوازی کریدیتە چۆن نمرە ئەژمارەکرێت ئەگەر قوتابی کەمترین کۆنمرەکەی 616 بێ ئەم 616 لێکدان یەکەی بۆ نمونە ئەکاتە 61.6 61.6 هەیە لە چەند لە 7 کەواتە تۆی بەڕێز ئەگەر 616 دێنابوو 61.6 لە 7 ئەمە چۆنمان دەرکرد بەو شێوازەی کە لێکدانی 0.7مان کرد و هەروەها بۆ وانە پەیوەندیدارەکە
ژوتمانە گەر کەسێک بێت داوای بەشی زمانی ئینگلیزی لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بکات چونکە وتمان زمانی ئینگلیزی لەسەر نمرەی لەسەر 100 بۆ حسابەکرێ بەڵام بۆ ئێرە ئەبێتە کریدیت لە کۆلێژی پەروەردە یان پەروەردەی بنەڕەتی لێرە دێن ئەگەر ئینگلیزی ئەم قوتابێ بەڕێزە چەند هێنابێ 85 هێنابێ 85 زەربی لێکدانی 0.2 ئەکەن واتە 0.2 ئەکاتە چەند ئەکاتە 7.5 واتە ئەم قوتابێ بەڕێزە لە 20 ئینگلیزی 7.5 هێناوە ئەگەر لە عەرەبی 70 هەبێ بۆ نمونە زەربی ئەمیش 0.5 ئەکەن ئەکاتە چەند ئەکاتە 3.5 و هەروەها ئەگەر بۆ نمونە کوردیش 80 هەبێت ئەمیش زەربی 0.5 ئەکەن ئەمیش ئەکاتە 4 ئەم قوتابێ بەڕێزە بابێت 61.6 زایدەن 7.5 زایدن 3.5 زایدن 4 کۆی بکاتەوە لە کۆتاییە سەیرەکەی نمرەیەکی بۆ دەرەچێت کە ئەو نمرەیەی ڕەنگە کەم کات لێرە ئەگەر کەمی کرد لێرە ئەبێن قوتابەیە یەک هەڵوێستە بکا بۆ دواوە بێت بەشێکی تر بژێرێت کە بەوانەی پەیوەندیداری کریدیت نمرەکەی بەرز کاتەوە چونکە ئەوەی پێشوو 86 هێنابوو ئەکاتە 84.1 وابزانم ئەگەر دەقیق نبوو ئەوەندە ئەکا بۆیە ئەم قوتابێ یعنی هەر لە ڕێوە خۆی هات نمرەیەک و چەند پۆینتێکی لە نمرەکەی خۆی دابەزان بۆیە گرنگە ئێوەی بەڕێزی قوتابی 12 ئامادەی کە دەرچوون هەر بەشێکی کریدی دابەبژێری ئەبێ هەر لە ئێسەوە سەیری نمرەکەت کەی بە دوایە بگەڕێی ئایا نمرەی تۆ بەرزەکاتەوە یان دابەزێنێ بۆچی؟ چونکە ڕەنگە تۆ چانسی وەرگرتنت لەو بەشە نەوێت کە چانسی وەرگرتنت لەو بەشە نەبوو هەموو تەرکیزێکی خۆشتت لە سەردانا بوو دوای لە بەشێک ناوتەگەڕێتەوە کە ئەو بەشە ڕەنگە بە دڵی تۆ نەبێ و ڕەنگە بە ناچاری بخوێنیتیان بە ناچاری دابەزاندن بکەیتیان نابێت بە چەند تێبینیەکی گشتی و گرنگ بەڕێزان بۆ ئێوەی قوتابی 12 ئامادەیی کە دەرچوون پێویستە زۆر بە وریایی ڕەچاویان بکەیت یەکێک لەوانە نابێت هیچ جۆرێک کۆلێژ و پەیمانگای نمرە بەرز پێش کۆلێژ و پەیمانگای نمرە نزم بخەیت بۆ نمونە کەسێکی ئالە من فۆرمێک پڕەکەمەوە کۆلێژی زانست ئەنووسم بەشی کیمیا بەڵام پێش کۆلێژی زانست بەشی کیمیا دێم کۆلێژێکی تر ئەنووسم پەیمانگای تەندروستی بەشی پەرستاری ئەنووسی دوایی تۆ پەرستاری بۆ نمونە لە 80 ئەوەسێ تۆ وەرەگرێ بەڵام کۆلێژی زانست بەشی کیمیایش لەوانەیە لە 79 وەسابێ یان با بڵێن لە شوێن زانستیش نمرەکەی تۆی وەرگرتی بێ بەشی کیمیا ئەو کاتە ئەگەر تۆ بەشە نزمەکەت لە پێشەوە نووسی نمرەکەی تۆ هەرچەند شمولەوە بکات تۆ ناتوانانی دابەزاندن کەی چونکە تۆ نمرەکەی خۆتت یەکسان کردووە بە کۆنمرەی ئەو بەشەی کە لێی وەرگیراوی واتە لەو شوێنەی وەرگیراوی نمرەکەی تۆ یەکسانە بێبەوە بۆ نمونە کەسێک 86 هەیە با بڵێن بەڵام لە کۆلێژ و بەشێک وەرەگیرێت کە لە 83 ئەوەسێ کەواتە نمرەکەی تۆ دوایی بۆ دابەزاندن یان گواستنەوە بە حسابی 83 بۆ ئەکرێ نەک 86ەکەی خۆت چونکە تۆ لە شوێنێک وەرگیراوی نزمترە لەو شوێنەی کە تۆ ئەتەوێ بۆی بڕێ بە هیچ جۆرێ ئەمە ڕوونادا و تووشی سەریێشە ئەبێ ئەگەر بەم شێوازە داوای دابەزاندن بکەیت خاڵێکی تر لە هەر بەشێک وەک گیرای وەک باسم کردە و بەشە ئەبێتە چی؟ ئەو بەشە حساب ئەبێ بۆ کۆنمرەکەی تۆ کەواتە کۆنمرەی تۆی یەکسان ئەبێ بەو بەشە خاڵێکی تر دابەزاندن ئەگەرە بێت لە نێوان شێوازە لێکچۆکانە ئاوێ بەڕێزان زۆر جارێ مە قوتابی و خوێندکار ساڵانی پێشوو تووشی ئەم کێشەیە بووە هاتووە بەشێکی نووسیوە بەشەکە ئەم لە زانکۆلاین وەرگیراوە بەڵام دوای هاتووە وەڵامە نەچم بۆ بەشێکی تر دابەزاندنەکەم ئەم بەشە لە ڕاستەوخۆی جاران و کریدیدی پارا بووە بە هیچ جۆرێ ئەمە ناکرێت بۆ نمونە تۆ ئەگەر لە شێوازی یەکەم وەرگیرای ئەبێ لە شێوازی یەکەم دابەزاندن کەی لە دووەم وەرگیرای بۆ دووەم لە سێم بۆ سێم لە چوارەم بۆ چوارەم و هەروەها لە ڕاستەوخۆ بە هیچ جۆرێ دابەزاندن نییە ئەوەی کە لە ڕاستەوخۆ فۆرم وەرەگرێ بە هیچ جۆرێ دابەزاندن نییەوە بە هەموو شێوەیەکە بێ پابند بێ بەوەی کە خۆی بڕیاری داوە بۆیە بۆ نمونە قوتابیەک لە پارالێل وەرەگیرێ ئەبێ هەموو گواستنەوە و دابەزاندنێک بە پارالێل کات چونکە ئەم بە پارالێل وەرگیراوە نمرەی ئەم لە پارالێل حساب کراوە ناوی ئەم لە ناو سیستەمی وەرگرتنی ناو پارالێلیا هەیە بۆیە هەموو گۆڕانکاریەک لە نێوان سیستەمەکان خۆیان ئاکرێت خاڵێکی تر نمرەی 10 و 11 بەڕێزان ئەژمارە کرێ بۆ قوتابی و خوێندکارە گەر سوودی لێ وەربگرێ ئێستا پێویستە جەنابتان بڕۆن بۆ قوتابخانەکەتان هەر یەکێک لە ئێوە بزان نمرەی پۆلی 10 و 11تان چەندە
هەر یەکێک لە ئێوە بزانن 11تان چەندە، ئایا 11تان زۆرەیان کە ئەگەرتان نایزانن پێویستە بیزانن لە ئێسەوە. ئەگەر زۆر بوو ڕەنگە دوایی غەڵەتێک کرابێ لە سیستەمەکە نەنووسرابێ، بۆیە ئەبێ گرنگە بۆ نمرە زۆر ورد بن بە دوایە بچن هەموو چاوێکی خۆتان بخەنە سەر نمرەکانتان تاوەکو هەڵە لە نمرەکانان نەبێ، چونکە هەڵە لە پۆینتێکە کۆلێژێک تۆ دابەزێنێتە خوارەوە. نمرەی 11 بۆ ئەم ساڵیش بڕیارەوەیە کە بۆنەوەنا ئەگەر لە بەرژەوەندی قوتابی خوێندکار بوو ئەژمارەکرێت، لە بەرژەوەندی نەبووە ژمار ناکرێت، کەواتە ئەمەش شتێکی باشە کە ئێوە توانی ئیسفادەی لێ بکەن. خاڵێکی تر پەیمانگاکان بەڕێزان بە ڕێژەی لە 100% پەیمانگاکان بە پێی شوێنی جوگرافی وەرەگرن، کەواتە پەیمانگا تەکنیکیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی دووەک بە ڕێژەی لە 100% چی وەرەگرن؟ قوتابیەکانی پارێزگای دووەک وەرەگرن، جگە لە کام پەیمانگا جگە لە بەشە تاکەکان. ئەو بەشەی کە لەسەر ئاستی هەموو کوردستان یەک بەشەیە، بۆ نمونە بەشی نەخۆشیەکانی چاو لە پەیمانگای تەندروستی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر، ئەم بەشە بەشێکە لە هەموو کوردستان یەک بەشەیە. بەشی سڕکردن لە پەیمانگای تەکنیکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەمەش یەک بەشەیە. بۆیە لێرە تۆ ناکرێ بڵێ وەڵا نمرەکەی من شمولی پەیمانگای تەکنیکی فلان بەشەکە لە دووەک، نەخێر نایکە. نمرەکەی تۆش وی بێت، تۆ ناتوانانی بۆی بڕێ. ئەهی دووەکیش ناتوانێت بێ بۆ سلێمانی، هیچ سلێمانی ناتوانێت بچێت بۆ هەولێر، بە هەمان شێوە هەولێریش ناتوانێت بێت بۆ ئێرە، جگە لە تاکە بەشەکان کە بە ڕێژەی 60 دانراوە، 40 بۆ پارێزگا، 60 بۆ پارێزگاکانی تر دانراوە. خاڵێکی تر وەرگرتنی پارالێل بە جۆرێک دەبێت کە بۆ کۆلێژەکان، بۆ کۆلێژ و پەیمانگاکان وەک باسم کرد. پارالێل بەڕێزان ئەمە ئۆفەرێکە دراوە بەو قوتابیانەی ئەتوانن بە جۆرێک لە جۆرەکان پارەیەک بدەن لە پێناو ئەوەی کە یەک دوو نمرەی کەمتر لەو کۆلێژە وەربگیرن کە قوتابیەکانی تری لێ وەرگیراوە. ئەمەش شێوازێکە چەند ساڵێکە پەیڕەوە کرێ، ساڵی پار زیاتر بوو، ڕەنگە ئەم ساڵە وەکو پاریان تۆزە گۆرانکاری تێدا بکرێ. لێرە تۆی قوتابی بەڕێز کاتێک کە توانی چەند ئەو بڕە پارەیە بدەیت، وەک باسم کرد بۆ کۆلێژە پزیشکیەکان 25 نمرە، دوایی 30 نمرە بۆ ئەندازیاریەکان، 40 نمرەش بۆ کۆلێژ و پەشەکانی تر تۆ ئەتوانی بە پارالێل وەربگیرێ. ئەمە بۆ پەیمانگا ڕاستە، بۆ کۆلێژەکان مامناوەندەکان، بۆ کۆلێژە بەرزەکان، بۆ کۆلێژە باڵاکانیش ڕاستە. خاڵێکی تر ئەو قوتابیەی بەنیازە باشترین تێکرای تەحسین معادل کە ئەمە زۆرترین پرسیاری لەسەرە. یعنی تەسەور کەنیسا لە مانگی 5ەوە زۆرترین پرسیار لەسەر ئەمەکرێت، پێم خۆشە ڕوونی کەمەوە. تۆی بەڕێز ئێستا نمرەکەت هەر چەندێکە، پار دوو خوشکە بوون لە شار لە قەڵاتزێ، ئەم دوو خوشکە یەکیان 94 هەبوو، یەکیان 92 هەبوو، هەردووکیان تەحسین معادلیان کرد، بەڵام ئیمساڵێکیان کردی بە 96.4، یەکیان کردی بە 97.2. ئایا ئەم قوتابیانە ئەوەی پاریان بۆ حسابەکریانەوەی ئەمساڵ، ئەوەی ئەمساڵیان بۆ حسابەکرێ، بەو مەرجەی ساڵی پار نەچوو بنە ناو زانکۆلاین. تۆی بەڕێز ئێستا نمرەیە کرد بەدەستێناوە، بەدڵت نییە، ئەتەوێ ئەم نمرەیەت واز لێ بێنی بڕی تەحسین معادلکەی بۆ ئەوەی کە نمرەیەکی زیاتر بەدەست بێنی. هەر لە ئێسەوە خەمی لێهاتەوە ئەڵێ خۆ من لەوانەیە ساڵێتر بەم نمرە وەرەگیرێم. نەخێر، بەو نمرەی ساڵێکی کە بەدەستێنی ئینشاڵڵا بەوە وەرەگیرەی، بەڵام بەو مەرجەی نابێ ئەم ساڵ بە هیچ جۆرێ داخلی زانکۆلاین ببی. ئەگەر داخلی زانکۆلاین بووینە و مافە لە دەست خۆتە دەی بەو جۆرەوە ئەڕۆیتەوە، ئەوەی ئەم ساڵت بۆ حسابە. بۆیە گرنگاوانەیە ئەنوێت تەحسین معادل بکەن، بەو جۆرەی وەربگیرن، گوێ بە هیچ قسەیەک مەدەن کە بۆ نمونە وایان وت و وا هات و وا ڕۆشت و فڵان وتی وەڵا وایە، ئەوانە نەخێوانیە. بەڵام ئەوەی تەحسین معادلەکە ڕجایە بە هیچ جۆرێک نەچێتە ناو داخلی سیستەمی زانکۆلاین نەوێ، چونکە هەر داخل بووی یەکسەرەوەی ئەم ساڵت بۆ حسابەکرێ، ئەگەر ساڵێکی تر نمرەکەت هەرچەندێ زیاد بکەیت. من لێرە کۆتایی بە ئەم بابەتەیەنم، هیوای سەرکەوتن بۆ ئێوە خوازم، دەستخۆشیم بۆ ناوەندی زانکۆ پەیمانگاکان، بۆ هاوکارانی بەڕێزیان، پرسیارەکانی جەنابتان هەڵەگرین بۆ دوای محازەرەکەی بەڕێز کاک دکتۆر بەختیار. بە دڵنیاییەوە هەندێک لە پرسیارەکانتان لەوێ وەڵام دەسەکەوێ. من لێرە ئەمێنمەوە لە خزمەتتان، هەر کەس پرسیاری هەبوو لە خزمەتەوە. هیوای سەرکەوتن بۆ ئێوە بە هیوای بەختێکی باش
وەرگرناو هاتنەوەتان لە کۆلێژێک کە بەدڵی خۆتانە هەمووتان لەو بەشە لەو کۆلێژە لەو شوێنەوە بگیرێن کە بتوان ئەسپی خۆتانی تیاتاو بدەن بۆ ئەوەی خزمەت بە داهاتوو ئەم نیشتیمانە بکەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.